لە کەشێکی ئارامدا هاوڵاتیانی هەرێمی کوردستان جارێکی تر هەڵبژاردننی ئەنجامدا و دەنگیاندا بە کاندیدی دڵخواز و حیزبی خۆیان ئەو حیزبەی کە زۆرترین خزمەت گوزاری پێشکەش بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکات. پەیامی حیزبەکان جیاواز بوون، بەڵام ئەوەی بۆ هاوڵاتیان گرنگە خزمەت گوزاریەکانە و خۆشکردن و باشترکردنی ژیانیانە. چۆن وا بکرێت هەرێمی کوردستان بچێتە قۆناغێکی نوێەوە، حکومەتێکی کارە کاریگەری تەواوی هەیە لەسەر سێکتەرەکان و بوژانەوەی ژێرخانی ئابووری لە هەرێمی کوردستاندا. لە نێو هەمووشیاندا پارتی دیموکراتی کوردستان کە زۆرترین دەنگدەری هەیە و متمانە پێکراوی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و بەرپرسیارەتێکی گەورەی لە ئەستۆیە. بەڵام ئەوەی بۆ من گرنگە لایەنە ئابوووریەکەیەتی کە تا چەند زوو حکومەت پێک بهێنرێت بوژانەوە و گەشانەوەی زیاتری ئابووری لە هەرێمی کوردستاندا ئەنجام دەدرێت. لەم بەرنامەیەدا کەسانی پەیوەندیدار بەم بابەتە دەدوێنین. پێگنێنانی حکومەت و کاریگەریەکانی. نەبوونی حکومەتێکی کارە دەتوانێت ببێتە هۆی ناسەقامگیری سیاسی. کاریگەری لەسەر خزمەتگوزاری گشتی و سەرەتایەکان دەبێت. متمانەی وەبەرهێنەرانی بیانی و ناوخۆیی کەم دەبێتەوە بۆ ئەنجامدانی پرۆژە بەرداوامەکان ڕوبەڕووی دواکەوتن دەبنەوە. سۆڕێکی ناسەقامگیری ئابووری و متمانەی خەڵک بە دام و دەستگاکان کەم دەکاتەوە. جیهان قۆناغێکی سەخت بەڕێ دەکات. جەنگ و ململانی سیاسی بەشێکی زۆر لە وڵاتانی گرتووەتەوە. ناسەقامگیری ئابووری و بەرزبوونەوەی کانزا بە نرخەکان و ناجێگیری بۆرسەی دراو بۆ تا گرفت لە ئێستادا. تایبەت بە هەرێمی کوردستان دوای ئەنجامدانی هەڵبژاردننی 20 ئۆکتۆبەر لە کەشێکی ئارامدا هاوڵاتیانی هەرێمی کوردستان بڕیاری خۆیاندا بۆ ئارامی و ئاوەدانی و پێکەوەی و ئێستا چاوەکانیش لەسەر پێگەێنانی کابینەی دێمە. داواکارم کە کابینەی ئەوزارە کابینێشی بنکە فراوان نەبێ، کابینەیەک بێ کە لایەنە سەرۆکیەکان پێکی بهێنن و ئەوانی دیکە ببنە ئۆپۆزیسیۆنیشی ڕاستەقینە و چاودێرێکی ڕاست بەسەر دەسەڵاتی جێبەجێکردنەوە. چکە ئەزمموی ڕابردوو پێمان دەڵێ ئەو پارتە سیاسی و قەوارانێکە بە کورسیەک چون وەزارەتێکیان پێکهێناوە یا ئەوانە نەیانتوانیوە نمایندەیەکی ڕاستەقینەی خەڵک بکەن. سپاس بۆخوا کە بینیمان هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بە سەرکەوتوی کۆتایی هات. هەرچەندە لێرە و لەوێ گلێ و ڕخنەوە لە هەموو دنیاژ هەروایە تانە دەدرێت لە هەڵبژاردندا و ئێمە ئێستا چاوەڕێوێنێکە کۆمسیۆنی هەڵبژاردنەکان بە زووتری کات ئەنجامی دروستی و کۆتایی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ئاشکرا بکات هەڵبژاردننی خولی شەشەم. ئەوەی کە گرنگە بەلای خەڵکەوە من وەکو هاوڵاتێک لای خۆمەوە سپاسی خوای گەورە و سپاسی تێگەیشتن و ئاسی و شیاری خەڵکی هەرێمی کوردستان دەکەین کە توانیان وێنەیەکی جوانی هەرێمی کوردستان نیشانی دنیا بدەن کە من دڵخۆشم دەبینم ئێستاش ناوەناوە لە میدیا جیهانەکانەوە باسی ئەو وێنە جوانەی پرۆسی دیموکراسی دەکرێت لە هەرێمی کوردستان. ئەوەی کە گرنگە و ماوە ئەوەیە کە هەموو لایەنەکان هەوڵ بدەن وەکو برا دەست لە ناو دەست هەوڵ بدرێت بە زووترین کات کابینەی دەی حکومەتی هەرێمی کوردستان پێک بهێنرێت. ئارامی ناوخۆیی هەر وڵاتێک ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر بوژانەوەی ئابووری وڵات بە تایبەتی کاتێک حکومەت پاڵپشتی کەرتی تایبەت دەکات بۆ تەوکردنی ژێرخانی ئابووری. هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجامدرا لە دوای 20 ئۆکتۆبەرەوە. هاوڵاتیانی هەرێمی کوردستان کاندید و حیزبی دڵخوازی خۆیان هەڵبژارد چاوەڕێی جێبەجێکردنی کارنامەکانیانین ئەو پەیامانەی کە هەیەیان بووە. ئێستا چ شتێک گرنگە بە تایبەتی بۆ پێگەێنانی کابینەی نوێی حکومەتی هەرێمی کوردستان.
هەمومان ئاگادارین چەند لایەنێک براوەی سەرەکی ئەم هەڵبژارنەیە بە ڕێشەی نسبی یەکەممان هەیە دووەم سێم ئێستا ئەمە ئەم کاتەیە کە دەنگدەری ئەم لایەنانە ئەو پرسیارەی لا دروست دەبێت کاتی ئەوەیە من متمانم پێبەخشی کاتی بەڵێنەکانی تۆیە لەسەر ئەمە ساسە زۆر گرینگە هەرچی زوویە لایەنی براوەی یەکەم کە پارتی دموکراتی کوردستانە بە شاندێکی چالاک دەستکا بەچی دەستکا بە سەردان بە شاندی بۆلانی لایلایانی دووەم و سێم و هەتا دێتە خوارێ بۆچێ بۆ پێکهێنان یا فۆڕمکردنەوەی کابینەی نوێ کابینەی دێم ئەم کابینەی هەمومان دەزانین دەبێت کابینەی خزمەت گوزاری بێ کابینەیەک بێت تا ڕادەیەکی زۆر جیاواز بێ لەوانەیە پێشتر کابینەیەک بێ بۆ گشت سێکتەرەکان کەرتە ئابوووریەکان چالاکی نوێ بێنێتەوە تابانان لەسەر ئەساسی چێ لەسەر ئەساسی دروستکردنی کارنامەیەکی کابینەی دەم بەلێک نزیک بوونەوەی ئەو هێزانی بەشداری حکوومەت دەکەن ئەمە زۆر زۆر گرینگە هەموو لایەنەکان ئەم لەم ڕاستێ تێبگەن هەمویان براون بەس براوەی ڕێژەیی چۆن نەتوانن ئەم براوە جیاوازانە لە یەک نزیک بوونەوە لە لێک نزیککردنەوەی ئەو کارنامەی کە لە هەڵبژاردن خەڵک دەنگی پێداون بۆ نمونە زۆربەیان بۆ خوێندنی باڵا خوێندن بەگشتی تەندروستی وەبەرهێنان کەرتە ئابوووریەکان تەندروستی ئەمانە پاکێجێکیان هەیە دەتوانن لەو خاڵانەوە نزیک بکەنەوە ئەمە وا دەکات لە ئەگەرێک دوور بکەینەوە کە پێی دەگوتێ ئەگەری دواکەوتنی پێکێنانی حکوومەت با من لە ڕێگەی ئەم شاشە ئەو کەناڵە کاریگەرەوە یەکشت بەلایەنە براوەکەن بڵێم بۆ هەر لایەنێک ئەم تاکتیکە بەکاربێنێ ڕسکی تێدا لە بەرچی ڕسکی تێدا کاک دیاری لە بروی لە ساڵی نوێ کە هەمووی زۆرمان نەماوە چەند مانگێک لە دەوروبەری مانگی 5 ئەمانە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەگەر بە فعلی ئەم هێزانەی کە لە ماوەی هەڵمەتی هەڵبژاردن کە باسمان کرد 20 ئەوەندە ڕۆژێک بوو کۆمەڵێ بەڵێنیان بە خەڵک داوە بەڵێنەکان بەڵێنی تەواون زۆر ئاساییە بەڵام دەبێ وەفادار بن بۆ ئەو بەڵێنانە دەبێ هەرچی زوێ لە ئێستاوە بەشێکی بەڵێنەکان جێبەجێ بکرێت تاکو گروتینی هاونیشتیمانیان بۆ چوونە هەڵبژارنێکی کە بەهێزتر بێ لە دنیادا حکوومەت بە تەنها ناتوانێت وڵاتێک بەڕێوەبەرێت ناتوانێت پەرە بە هەموو کەرتە ئابوووریەکاندا وەبەرهێنەرانن مستەسمیرینە ئەوانەی کە پارەیان هەیە و سەرمایە گوزاری ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ دەکەن ئەوانە کاتێ بینیان حکوومەت جددیە ئەو هێزانەی کە لەنا حکوومەتن جددین هەلو مەرجێک دەڕەخسێنن بە دڵنیاییەوە ئەو کاتە پارە دێتە ناو بازاڕەوە هەلی کار دروست دەبێ کەرتە ئابوووریەکان دەبوژێنەوە و لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە بەڵێنەکانی بواری خزمەت گوزاریە گشتیەکان بەڵێنی زۆر زۆر باشن واتە چییە؟ واتە کواڵەتی ژیان باشتر دەبێ هەموو ئاماژەکان پێمان دەڵێن کە ئەم سەردەما پێم وایە بەشێک لە ماندووبوونی ئەو خەڵکەی مەدەڕانەوێنێتەوە کۆمەڵە دەستکەوتی پێشکەش دەکات بەڵام ئەگەر خۆمان ئامادەبین تەنانەت کاک دیاری کە خۆمان ئامادەبین بۆ ئەو پەرسانانەی کە دەڕۆن ڕوو دەدەن سەرەتاکانیان دەرکەوتون بەشێکیان لە بەرژەوەندی ئێمن وەکو کورد وەکو کۆمەلگەی هەرێمی کوردستان بەڵام مەرزی ئەساسیە ئامادەبوونی ئێمەیە کات کوشتن ئامادە نەبوونی وەڵام بۆ ئەو قۆناغی گەلێک مەترسیدارە بۆیە تەمەنا دەکەم هەموو ئەو هێزانە لەو ڕاستیە تێبگەن و ئەزمموی سیاسیان پاشخانیان پێیان دەڵێ کە دەبێ وەڵامی ڕاستەقینیان نەبێ هەبێ بە پێچەوانەوە کە نان بێ واللهی چاوەڕوانی سزا بن لە خەڵک 2000 بەس ئەوەیە لەسەر سندۆقی دەنگدان دەتوانێتەوە وەڵاو بکاتەوە ڕاست ئەو خۆمان تەمەنا ناکەین تەمەنای ئەوە دەکەین کە هەرچی زوویە ئەم هەڵبژارنە نەتیجەیەکی باشی هەبێ و 2000 لە خزمەتی خەڵکدا بێ لەبەر خۆی سروشتی سیاست وایە سیاست دەتوانێت بڕیاردا منی ئەکادیمی ناتوانم بڕیاردەم من لە بواری معریفە و بەرهەمهێنانی سکیڵێک ئیش دەکەم لە بواری پەرەپێدانی تواناکانیش دەکەم بە سیاست سروشتی وایە دەتوانێت بڕیاردا لەبەر چێ لەبەرەوە سیاست بریتیە لە هەماهەنگی بەردەوام لە بینی چێ لە بینی کۆمەڵی هێزی سیاسی بۆ چێ بۆ وەرگرتنی بڕیارێکی دروست بڕیار لە چێ بڕیار لە خزمەتی کۆمەڵگەکەت هاونیشتیمانیانت
لە نێو کەرتە ئابوووریەکاندا کەرتی خانوبەرە بەنمونە وەردەگرین لەگەڵ یەکێک لە نێوەندگیرەکان گفتوگۆ دەکەم سەبارەت بە کەرتی خانوبەرە و کاریگەری پێکێنانی حکومات لەسەر ئەو کەرتە. لەم بەرنامەیەدا کەرتی خانوبەرەمان بە نمونە وەرگرتووە دەمانێت بزانین لە 4 ساڵ 5 ساڵی ڕابردووە بە شێوەیەکی گشتی گەشەسەنی باش بەم کەرتەوە خۆی بینیوە لە ئێستا وەکو خاوەنی کۆمپانیایەکی کەرتی خانوبەرە دۆخەکە چۆنە بازاڕەکە چۆنە؟ ئەتوانم بڵێم لە چاو ساڵانی پێشوو ئەم باشەی نییە ڕاستە خواست و تەڵەبێکی زۆر لەسەر کەرتی خانوبەرە هەیە تاکو ئێستاش لەبەر ئەو ئارامیەی کە باسمان کرد لە هەرێمە خواستی دایم هەیە بەڵام ئەگەر بێمە سەر بەراوردی بکەم بە ساڵانی پێشووتر نەخێر زۆر کەمترە ئەوەش تەسیری سیاسیش لەسەری دەور دەبینی بۆ نمونە بردومانی لوبنان و بەیروت کە بەو کۆتاییە کە ڕوویدا زۆربەی خەڵکی پەنابەر ڕویان لە هەرێمی کوردستان کرد لە زۆربەی عقاراتەکان ئێستا کە دەرگایان کراوەتەوە داوای کرێ دەکەن کرێنشینەکان بۆ حەوانەوەی خۆیان پەناگەیەکی ئارام وەکو پەناگەیەکی ئارام بڵێ پەنایان بردۆتە بەر هەرێمی کوردستان بە تایبەتی هەولێر بەڵام ئەگەر بێم باسی کڕین و فرۆشتن بکەم لە هەرێمی کوردستانە خواستەکان کەم بۆتەوە ترس گەیشتۆتە دڵی هاوڵاتیان باسی کابینەی نوێت کرد لە ئەگەری زووپێکێنانی حکومەتێکی نوێ لە هەرێمی کوردستانە کاریگەری لەسەر کەرتی خانوبەراکە بێگومان چونکە هەمومان چاومان لەسەر کابینەی نوێیە ئەویش کار ئاسانی و کارگوزاری نوێ شتی تازە کە ئەوانەی ساڵانی پێشوو نەکراون ئێستا کە بیکەین چکە لە کابینەی نۆیەمی پێشووترە ڕاستی 59 پرۆژە جێبەجێ کران کە نزیکەی 700 میلیارد پارە بودجە بۆ دانرا ئەم ساڵ دەتوانن حکوومەت زۆر شتی تازەتر بکەن ئەوەش لێ چاوەڕوان کراوە بەڵام وەکو ئەوەی کە خەلەلێکمان هەیە لە هەرێمی کوردستان لە ناو کەرتی خانوبەرە لە ناو خۆمان کە هاوڵاتیان ئێستا پارەی بودجە ناتوانم بڵم بودجە بەڵام پارەی وەبەرهێنەر ئەچێتە دەرەوە دراوسێ وڵاتانی دراوسێ پرۆژەی پێ ئەکڕن پارەکە لەوێ ئاڵوگۆڕی پێ دەکرێت ئەوە لێرە یەک بەخۆ من کە کورد ناتوانم مەبیعات لە بۆ پرۆژەیەک بکەم لە دەرەوەی هەرێمی کوردستان چارەسەر چێ بۆ ئەم بابەتە بۆی پارەی ئێمە نەچێتە دەرەوە شوقە و vێلای پێ نەکرێت لە وڵاتان ئایا توانین لە هەرێمیستان هەم چاکی بکەین و هەمیشەم پارەیە لە ناوخۆدا بمێنێتەوە؟ بێگومان چارەسەر هەیە یاخود یان ئەتوانین لەگەڵ ئەم وەبەرهێنەرانەی کە لە دەرەوە یەن لە ناو هەرێمی کوردستان دێن پێویستیانە کە ئێمە مەبیعات بۆ پرۆژەکانیان بکەین دەتوانین ئێمە هەماهەنگێک دروست بکەین کە ئەوان دەستگرتنێک و هەماهەنگی کارێک هەبێ بەیەکەوە لە هەرێمی کوردستانە ئەو پرۆژانەی کە ڕاوەستاون کێشەکانیان چارەسەر بکەین یاخود لە ڕێگەیەکی تر کە نزبەیەکی زۆرمان هەیە لە موچەخۆران کە کارتی هەژماری من بەکاردێ ئەم کارتە زۆر ئەتوانین هەلی قۆزینەوە لە بۆ شتێکی وا کە ئێستا هەزارها گەنجمان هەیە هەزارها موچەخۆرمان هەیە ئەمانە ببێ بە قستێکی درێژخایەن لەسەر ئەو پرۆژانە دابدرێ هەم وەبەرهێن کە مرتاحە پارەکەی ناڕوە کە قست ئەدایانە لە هەژماری منەکەی ڕائەکێشرێ هەمیش ئەم هاوڵاتیە ئەم موچەخۆرە لە جیاتی ئەوەی پارە کۆ بکاتەوە بۆی پرۆژەیەک بکڕێ ئەو کاتە زۆر بە دڵنیان یەکەیەک بکڕێ بۆ نمونە ئەتوانێت لە ناو هەژماری منە بە مرتاحیەوە پارەکەی ماگانە لێ ئەگەردرێتەوە. باشە ئێوە ئێستا کەرتی تایبەتن هەستەکەن ینی هەژماری من بۆتە جۆرێک لە دڵنیایی ینی دڵنیاییە هەم بۆ ئێوەی چۆنڵی کەرتی تایبەت هەمیش بۆوانی کەم و چەخۆرن دەتوانن مامەڵیان لەگەڵا بکەن؟ بێگومان هەرێمی کوردستان هیچی لە وڵاتانی دراوسێ کەمتر نیە بەڵکو زیاتریشە. باشە بە شێوەیەکی گشتیەوەی کە تۆ هەستی پێ بکەوەکو کۆمپانیایەکی خاوەن کەرتی خانوبەرە لە هەرێمی کوردستان حکومەت پاڵپشتیم کەرتەی کردووە ئاسانکاری بۆ بەرهێنەرانی بیانی و ناوخۆیی کردووە؟ حکومەت زۆر ئاسانکاری دەکات لە هەموو شێوەکانەوە ناڵم لە کابینەی پێشووتر کرا لە کابینەی نوێشە چاوەڕوان کراوە کەشتی زۆر تازەتر بکە بۆ کرێنشینان کرا بۆ کەم دەرامەتان کرا بۆ چەنەها سێکتەری تر کرا بەڵام نازانم چی چاوەڕوانکراوە بەو بەرنامەی کە تۆ دەیڵێی تەسەورەکەی چاودێری زیاتر بێ لەسەر پرۆژەکانی وەبەرهێنان خزمەت گوزاری زیاتر پێشکەش بکرێت لە کابینەی دێمە هەست دەکەم چاودێری دەکرێت و هەستیش دەکەم زیاتر بە دوواداچوون بە کوالێتی و بەو کورتهێن و بەو شتانە بکرێ ڕێگە چارەیەک بدۆزرێتەوە.
جوڵەش دەخاتە بازارەوە. یەکجار زۆر چاوەڕێ ئەو جوڵە زۆرین لە کابینەی دەیەمە. ئەگەر 5 ساڵی ڕابردوو بە نمونە وەربگریت سەرەڕای قەیران و بربەستەکان، بەڵام حکومەتی هەرێمی کوردستان سەدان پرۆژەی استراتیژی و خزمەتگوزاری لە گشت سێکتەرەکاندا ئەنجام داوە. کەمبوونەوەی ڕێژەی بێکاری و هەژاری و گەشەی ئابووریش زیادی کردووە. کابینەی دەیەم دەبێتە تەواوکاری پرۆژەکان و گەشانەوەی زیاتری ئابووری لە هەرێمی کوردستاندا. وەزارەتی پلاندانان ئاگادارە لە ئەنجامدانی تەواوی ئەو پرۆژانەی کە حکومەتی هەرێمی کوردستان ئەنجامی داوە، چه خودی وەزارەتەکە بێ چه ئەو وەزارەتەی تر کە پرۆژەیان ئەنجام داوە. ئەتوانین بڵین لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردوودا چەند پرۆژەی گرنگ و استراتیژی ئەنجام درراوە. ئەوەی توانرا بکرێ بەبێ ئەوەی 1 دینار لە بەغاوە وەربگیرێ و پشت ببەسترێ بە داهاتی ناوخۆ، نزیکەی 2 تریلیۆن و 800 میلیارد دینار خەرج کرا بۆ هەردوو بەشی پرۆژەکانی وەبەرهێنان لەسەر ئاسی وەزارەتەکان و پەرەپێدان لەسەر ئاسی پارێزگاکان. زیا لە 1359 پرۆژەی بەردەوام هەبوو کە ئەبوایە ئیشی لەسەر بکرێ لەبەرەوەی پرۆژەی گرنگبوون لە بابەتی پەرەپێدانی پارێزگاکان. بۆ ئەو پرۆژانە نزیکەی 326 میلیارد تەرخان کرا. ئەوەی بۆ وەزارەتەکان لەسەر ئاستی پرۆژەکانی وەبەرهێنان نزیکەی 2 تریلیۆن و 487 میلیارد دانرابووی بە کۆی گشتی ئەکاتە نزیکەی 2 تریلیۆن و 800 میلیارد. حکوومەت زیاتر لەو 5 ساڵەی ڕابردووە تەرکیزی کردبوو لەسەر کەرتی ڕێگاوبان. ئەوەش ڕوونە و دیارە کە کەرتی ڕێگاوبان لە هەرێمی کوردستان گەشەیەکی گەورەی بەخۆوە بینی و توانرا ئیشێکی باسی لەسەر بکرێ. مەبەست لە ڕێگاوبان ئەوەیە کە ڕێگاوبان گرنگە زۆر بۆ گەشەی ئابووری لە هەر وڵاتێک. ئەگەر حکومەتێکی کارا پێک بهێنێ چ کاریگەریەکی هەیە بۆ گشت سێکتەرەکان لە هەرێمی کوردستان؟ تۆ لە بەرنامەی کابینەی پێشوت کە تەواو بووە ئەو کارانەی دەستت پێ کردووە بۆ ئەوەی تۆ هەوڵ بەی کەرتی ئابووریت بەرەو پێشەوە ببەیت. کەرتەکانی تری کە پەیوەندیدارە بە خزمەتگوزاری بە شێوەیەکی سەرەکی کە لێ باسەکەین ئەمانە نابێ وەستانی تیابێ ئەبێ بەردەوامی تیا هەبێ. بۆیە دروستبوونی کابینە و پەرەپێدانی ئەو بەرنمەیەی کە لە کابینەی نۆ هەبوو بۆ کابینەی دە و گواستنەوەی زۆربەی ئەو خاڵانەی هاتووبوو کە نەتوان ڕاجێبەجێ بکرێ بەشێکی لە بەرەو هۆیانەی کە باسمان کرد. بەردەوامبوونی لە کابینەیدا ئەوە ئەبێتە هۆی کە تۆ نەوەستانێک هەبووە بەردەوامی هەبووە، بەڵام ئەم جارەیان دوای ئەوەی کە پەیوەندیەکان تا حدێک ئاسایی بۆتەوە لەگەڵ بەغا ڕەنگە بژێوی ژیانی خەڵق لە ڕووی موچەوە باشتر ببێ ئەگەر وە بە بەردەوام بوو ئەوە پاڵنەرە بێ و هاندەرە بێ بۆ ئەوەی تۆ تەرکیزکەی لەسەر جێبەجێکردنی بەرنمەکانی تر کە تۆ لە کابینەی 4 ساڵی ناتوانانی هەموو بەرنمەکەی خۆت جێبەجێ بکەیت بە حکمەوەی عێراق وڵاتێکی نەئاساییە. یعنی تۆ کە پلاندانەی پلانەکە دەبێ پشتی بەستی بێ بە داتاکەی هەتا ئەبێ پشتی بەستی بێ بەو داهاتەی کەیت و بزانی چەند داهاتت بەردەستە لە هەرێمی کوردستان لە 2014 تاوەکو ئێستا بڕی داهاتەکە ناجێگیرە. تۆ ناچاری بەرنمەکەی خۆت بە جۆرەی وەزعەکە دانیت. ئێمە هیوادارین بەرنمەی کابینەیدا بەو شێوازەدا بڕێژێ کە گرنگی با بە بەکارهێنانی داتاکان بۆ ئەوەی بتوانێت پرۆژەکانی خۆی لەسەر ئەساسی داتای ڕاستەوخۆی دروست دایبنێ. 4 ساڵی ئایندا لە هەرێمی کوردستان 4 ساڵی گەشانەوە و بژانەوەی ئابووری دەبێت. طبیعی ئێمە لە ناوچەیەکین ئێمە بینین ناوچەکە خۆی هەمووی لەژێر بارودۆخێکی ئاساییە بە جەنگ لە دەور و پشتی هەرێمی کوردستان بەرپا بووە و ئەوە کاریگەری هەر ئەبێ لەسەر ئابووری لە هەرێمی کوردستان بە هەر شێوەیەک بێت. بەڵام بوونی ناوچەیەکی سەقامگیر بە پاڵپشتی وڵاتانی زلهێز بە تایبەتی ئەوە واکا کە تۆ هەوڵ بەی تا ڕادەیەکی زۆر کارەکانی خۆت ڕێک بخەیت هەم بتوانیت تەوازونەکەی خۆر ڕابگریت لە ناو عێراقێکی ناسەقامگیردا و هەروەها بتوانی پەیوەندی ئاساییەکانی خۆت
کە دروستت کردووە لەگەڵ وڵاتانی دراوسێ بە شێوازێک بەکاربیێنی بۆ ئەوەی کەرتی ئابوووریەکەت بە تایبەتی کێشەی تێنەکەویەوە بتانی بەردەوام بی لە جێبەجێکردنی بەرنامەی کاری خۆت. بەڕێستان لە نزیکەوە ئێستا ئاگادارن لە عێراقا سەرژمێری سەرتاسەریەک لە لارێمی کوردستانە، بەڵام چەندین جار ڕاپرسی لە ڕێگای ڕێکخراوەکانەوە کۆمەڵێ بابەت ئەنجام درراوە. ئایا لە ماوەی ئەم 4 ساڵەیە هیچ گۆڕانکاریەک ڕوویداوە بە تایبەتی لە ڕووی ڕێژەی بێکاری هەژاری گەشتەسەندنی ئابووری لە هەرێمی کوردستاندا؟ ئەوەی ئێمە لە داتاکانە ئەیبینین پێشەوەی بچینە ناو سەرژمێریش توانی ومانە لە ڕێگای ئەو داتایانە ڕوانگەیەکی باشتر بخینە بەردەم هەم ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەم حکوومەتی هەرێمی کوردستان لە چ بوارێکە ئێمە لە ساڵی 2021 کە دوایین ڕووپێوی کار و بێکاریمان کرد ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان بەرزبوونەوەیەکی بەخۆی بینی بوو کە پێشتر نەیبینیوە ئەوە شەگەڕێتەوە بۆ قەیرانی ئابووری و هەروەها کۆڕۆنا کە کاریگەری زۆری هەبوو لەسەر ئەو کەرتە. لەم ئەخیریە ئێمە بۆمان دەرکەوتووە کە ڕێژەی بێکاری لە ڕێگای جێبەجێکردنی ڕووپێوێکی گەورەی تر دابەزیەوە هەرچەندە داتاکان لەژێر ینی تەحلیلکردندایە شیکردنەوەکردندا ئێستا، بەڵام ئەنجامە سەرەتاییەکان وامان پیشانەدا کە ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان بەرەو دابەزینە. ئێستا لە شیکردنەوەی داتاکانین ئەنجامە سەرەتاییەکان وا ئەگەینێ کە ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان لە هەرسێ پارێزگاکەی هەرێمی کوردستان بە پارێزگای هەڵەبژەشەوە کە بێتە 4 دابەزینی بەخۆبینەوە بەراورد بە ساڵی 2021. ئەمە کاریگەریە بێ لەسەر دابەزینی ڕێژەی هەژاریش. شارەزایانی ئابووری بە گرنگەوە ئاماژە بۆ زوو پێگەێنانی کابینەی نوێ حکومەت دەکەن لە هەرێمی کوردستاندا. هەمومان دەبێتە من نابکەین لە دوای پرۆسی هەڵبژاردن کە بە کۆتایی هات گشتی بەلای منەوە ئەوە گرنگە کە بارودۆخی سیاسی لە دوای کابینەی تازەک بتوانین تەواوی ئەو دۆخە سیاسی کە بەداخەوە زۆر شڵقا بوو، خەڵک نامڕتاح بوو، بازار جێگیر نەبوو، بارودۆخی ئابووری وەکو پێویست نەبوو، بۆیە لە دوای کابینە و پێکهاتنی پارتە سیاسەکان ئینشاءالله نەتیجەیەکی باشی دەبێت و بتوان حکومەتێکی فرەلایەن دروست بکرێت و خزمەت دوزار بە هاوڵاتیان بە هاونیشتمانیان ئێمە بکرێت. مەترسیەکانی بەردەم جیهان لە ئێستادا گۆڕانی کەشوهەوا، گرژیا جیۆپۆلیتیکیەکان، هەڕەشەکانی ئاسایشی ئەلکترۆنی، پەتا و قەیرانە تەندروستیەکان، کەمی سەرچاوەکانی وزە،